شاندەکەی بەغدا لە هەرێمچیان کردو کەی بڕیار لە موچە دەدرێت. دوای سێ ڕۆژمانەوەی شاندی وەزارەتی دارایی عێراق دوجار ئەمڕۆ گەڕانەوە بەغدا. شاندەکە کە لە 6 کەس پێکهاتبوون لەم سێ ڕۆژەدا وردبینی لیستی موچیان کردو بە پێی سیستەمی نوێی دیجیتاڵی لیستەکەیان ئامادە کردووە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم با تیواری ڕاگەیان شاندەکە هەموو داتا و زانیاریەکانیان لەسەر موچە و راپۆرتی خەرجی و داهات و داهاتی نانەوتی ئامادە کردووە. بڕیارە یەکشەممەی داهات و شاندەکە ڕاستپاردەکانی خۆیان بدەنە تێکسامی و دواتریش محەممەد شاه سوودانی بڕیار لەسەر موچە بدات. بە پێی زانیاریەکان هەردوو لا ڕێکەوتون مانگانە 150 داهاتی فیدراڵی هەرێم بە 8 میلیارد دینار دابنرێت و بدرێتە بەغدا. لەگەڵەوەشدا بڕیارە مانگانە راپۆرتی خەرجی و داهات بگەڕێتەوە بەغدا. هەرچی سەبارەت با لیستی موچەیە بە شێوەی دیجیتاڵی ئامادە دەکرێت و دەکرێتە بنەما بۆ هەر 12 مانگەکەی ئەم ساڵ. هەفتەی داهاتوش بڕیاری خەرجکردنی موچەی مانگی یەکی موچەخۆرانی هەرێم دەدرێت. بۆ موچەی مانگی 12 هەرە داوای پارەی تری کردووە، بەڵام تێیفسامی و شاندەکەی داراییش وتویانە. بۆ ئەمە دوایین بڕیار لای سوودانی و ئەو قسەی کۆتایی لەسەر دەکات.